علی ئینەنر ناسراو بە علی دێرسیمی یەکەمین ڤیدیۆ کلیپی خۆی بە ناوی گوڵازەر لە ڕێگەی ڕوودا و بڵاو دەکاتەوە. ئای گوڵازەری زەری دلێم بەستە کوتای تۆری ئای گوڵازەری زەری دلێم بەستە کوتای تۆری سەمێ کۆربی بەکەمێ زمان شیا شیا کوتی سمن قربی بکمرالبی زمان شیا شیا کوتی علی دێرسیمی بە ڕووداوی ڕاگەیان ڤیدیۆ کلیپەکە بە ناوی گوڵازەر و یەکێکە لە تراکەکانی نێو نوێترین ئەلبومێکی بە ناوی زەری دەشە کە بەم دواییە بڵاوی کردوتەوە. ئاماژەی بۆ ئەوەش کرد یەکەم ئەلبومی گۆرانی ئێستا تەنها بە شێوەی ئۆنلاین لە چەند پێگەیەکی میوزیکی یوتیوب بەردەستە. بۆ زیاتر قسەکردن لەسەر ئەم ئەلبومەی هونەرمەند علی ئینەنر ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستودیۆی هەولێر لەگەڵماندا. سڵاو لەوێ بەڕێز علی، دەمەوێت باسێکی ئەم ئەلبومە نوێتم بۆ بکەی بزانی لە چەند تراک پێک هاتووە. سەرچام سڵاو بۆ هەمووتانەکەم. ئەم کلیپێ لە هەولێر چێمان کرد لەگەڵ کاک ماکان کاکزاتەوە پرۆدکسیۆنەکە. یەکەمین ڤیدیۆ کلیپی خۆت بڵاو کردەوە و کاری وێنەگرتنت بۆ کردو بە شێوەیەکی جیاواز. چۆن بوو فکرەی ئەم شێوە ڤیدیۆ کلیپکردنت بۆ هاتووە؟ ئەم فکرێکی سناریۆکەی منە تەوان لەگەڵ کاک ماکان برادەرەکەم ینی ئەو فکریمان کردیەکی ینی مرۆڤ لە ژیانی خۆی تۆن چۆن بە ڕۆناهی و ژیانی ڕۆناهی خۆت دەکاتەوە وەکی ڕێش و زیندانەوە. لەبەر ئەو فکرێت چوونەوە ینی فکرەکە ڕاو بوو ئەجا گۆرانەکەیش خۆی سەر ئەڤینداریە. دوای ئەڤینداریە گەر جیابوونی لە مرۆڤ لەسەری مرۆڤ چی لێ دێت ینی ئەومان کردی باسی ئەو شێوازیمان بکەینەوە. باشە، ناوچەی دێرسیم بە هونەری کوردی و مەقامی دێرسیمی بەناوبانگە. تا چەند توانیوتە سوود لە هونەری دێرسیم وەربگریت؟ بەڕاستیدا دەرسیم ناوچەی دەرسیم ینی هونەرێکی زۆر ئەزابە ینی هونەری سوود و زۆرە بەڕاستی چونکی کەلتوری خۆمان نە کەلتوری دەرسیمیدا تۆ بۆ خۆتان دەزانن کە لە دەرسیم باختی خۆی ینی کۆمکوژێکی زۆر گەورەی و زەخم بینیەوە لەبەر هەندی هەستی هونەری دەرسیمی وەڕاستی زۆر زۆر پڕ و بڵندە. باشە بەڕێز علی لە نێو ئەلبومە نوێیەکەدا چەند تراکی بە شێوەزاری زازاکی تایە؟ هەنگێکی باشت پێداوە. زۆر سپاس. ئەو هەشت تراکە خۆی 6 تراکەکەی زازاکیە ینی کرمانچکیە. گۆرانیەک سێ لەهجەیە سۆرانی و کرمانچکی و کرمانچ ینی زازاکی و کرمانچی. یەک گۆرانیش کرمانچە. بڕیارت داوە دوای بڵاوکردنەوەی ئەلبومەکەت و ئاشنابوونی بە خەڵک بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەرهەمی تر بەرهەم بهێنیت؟ ئەفن پرسیارەکە تێ نەگەشتم ببڕە. پاش بڵاوکردنەوەی ئەلبومەکەت کە ئێستا بە ئۆنلاین بەردەستە بەڵام ئەگەر ئەلبومەکەت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بڵاو کردەوە بڕیارت داوە بەرهەمی نوێتر بەرهەم بهێنیت بۆ هەوادارانە؟ تاوان بەرهەمی نوێیمانژی هەیە ینی ئەم ئەلبومە خۆی زاتەن لە دیجیتال مەدیا بڵاو بوویتەوە ینی سیدیمان نەکرد خۆی زاتەن
بوتا مدل و مدل که کون نمایا یعنی کس به سیدی درست نکه یعنی بلاو نکرد بازاری اما ایش لسر دیجیتال مدیا بلاو من کرده و بری دنگی کی باشی جینه براستی آتا استا انشالله هیوادارم زیاتر دنگ دینی هونەرمەندی ناسراوی کورد علی ئینانەر زۆر سوپاس کە لەگەڵمان بوویت. تمام درست